بینەرانی خۆشەویستی بەنامەی لێکدانەوەی هەواڵ سڵاو ئەم کاتتان باش. بێکاری و ئاماری لە ڕادەبەدەر لە ئێران هەرچی زیاتر بووەتە هۆی هەژاری و بێدەرەتانی چینی کرێکاری کۆمەڵگا. ئامارەکان لە زمانی کاربەدەستانی ڕژیمەوە باس لە 20 میلیۆن بێکار دەکەن. ئێمە بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ میوانداری هاوڕێ بێهروزی ناسری ئەندامی کومیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمونیستی ئێرانی و چەند پرسیارێکی ئاراستە دەکەین. هاوڕێ بێهروز بەخێر بێن بۆ ئەم بەرنامەیە و پێمان بڵێن دوایین ئامارەکان لەسەر بێکاری چی؟ سلام هەیە بۆ تۆ هاوڕێ گوڵناز و هاوڕێیانی هاوکارت و بینەرانی خۆشەویست. حقیقەتت بوێ کوتنی ئاخرین ئامارەکان ئاماری مۆسەق کەمێک سەختە بە دەلیلی ئەوە کە ئەو ئامارێکە ئێمە لە ڕسانەهای ئیجتماعیدا لە خەبەرگوزاریهای خودی دەوڵەتی جمهوری ئیسلامیدا دەیخوێنینەوە و دەبیستین لە ئەخباردا ئیلزامەن ئامارێکی واقعی ئیجتماعی نییە کە بمان هەوێ نزارەیەکمان هەبێ بەسەر تعدادی بێکاران لە سەطحی ئێراندا. لە سایتی ئیسنادا نووسراوە کە نرخی بێکاری 9.6%. 9.6% تقریبا دەبێتە ڕقمێکی بینی 7 میلیۆن و 600 هزار دوایە دێ وردی دەکاتەوە. باسی سنی 15 ساڵ دەکا و دەڵێ مەسەرەن لە سنی 15 ساڵدا لە تقریبا دەڵێ لە مانگەهای ڕابردوودا 23 میلیۆن و چەند سەد هەزار کەس بێکار بوون. یعنی سنی بۆ تعینکردنی ئاماری بێکاری متوسل دەبێت بە سنهای مختلف لە سنی 15 ساڵی لە سنی 18 هەتا 35 ساڵە هەمووی ئەوانە ڕقامایەک دەڵێن کە دەڵێ لە سنی ئەوە خەبەرگوزاری ئیسنایە سنی 18 تا 35 ساڵە لە هاوینی ڕابردوودا تقریبا 17.6% جەمعیەتی فعال دەوسنەدا بێکار بوون. ئەمن دەبێت شتێک بڵێم لە ئامار و ئەرقامەکان ئاماری ڕسمی باسی 9 دەکا هەمزەمان دەڵێ کە لە ئۆستانهای مەرکەزینە ئۆستانهای جانبی ئەوانی مەرزی ئاماری بێکاری دوو بەرابەرترە. ئەگەر لە سایتدا دەڵێن 9% لە کوردستان 18% و 20%. ئەوانە خودی ئاماری ڕسمی بەیان دەکەن، بەڵام ئاماری ڕسمی تەسویرێکی واقعی لە تعدادی سەطحی بێکاران دەرسەدی بێکاران لە سەراسەری ئێراندا بەدەست نادا بە دلیلی ئەوە کە ئێمە مەسەرەن لە کوردستان لەگەڵ چەندین ده هزار نەفەر کۆلبەر ڕوبەروین. ئێمە ئەنواع و ئەقسامی شغڵهایی کە پێی دەڵێن شغڵهایی کاذب وەکو دەستفرۆشی وەکو کارهای سەرخیابان ئەوانە شغل نیندا ئەساسدا، بەڵام ئەوانە حیسابی بۆ ناکەنەوە وەکو شغل حسابی دەکەن. بۆیە یا مەسەلەن سوختبەران لە سیستان و بەلوچستان یا دەستفرۆشان لە شارەکانی مختلف ئەتوانین بێژین هاوڕێ بێهروز تەحمیل کراوە بەسەر خەڵکا بۆەوەی کە ڕووکەن بە کۆڵبەری و سوختبەری و دەستفرۆشی. بەڵێ دەزانین چۆن ئەو سیستمە ئەمن دەمەویست باسی ئەوە بکەم کە بڵم نقطەیە وەڵەوەیە کە ئامارێکی ئێستا ڕسمەن لەلایەن حکوومەتی جمهوری ئیسلامیەوە دەنووسرێ و ئیرعا دەدرێ ئەو ئامارێکی واقعی نییە بە دلیلی ئەوە کە ئەو بخۆی نقطەیەکی دووەم وەختێکە ئێمە دەخوێنینەوە باش لە سنی 15 ساڵگی دەکە دەڵێ مەسەرەن لەو سنەدا ئەو تعدادە فلان مانجی ساڵی ڕابردوو لە هەر وەختەیدا ئەوەندە شاغڵ بوون ئەوەندە بێکار بوون. زۆر باشە خودی کەلیمەی 15 ساڵگی بۆ جامعەوە بۆ ئێمە دەبێت ئێمە بیخێنە ژێر پرسیار بۆچی بۆ تەعینی بێکاری سنی 15 ساڵگی مەطرح دەبێت دەشرایەتێکدا کە سنی 15 ساڵگی سنی منداڵیە سنی نەوجەوانیە. ئێمە منداڵ یا نەوجەوان دەو سنەدا نابێ بۆ کار حسابی لەسەر بکردرێ بەڵکو دەبێت لە مەدرسە بێ دەبێت تەحسیل بکەوە مەجموعی ئەوان. ئەمن دەبێت فقط زۆر کورت و مختصر لەسەر ئەوە بڕۆم کە کەمکردنەوەی سنی ئەفراد
وتعینیان بۆ کار مەسەلەن ئەدێرەدا کە باسی 15 ساڵ دەکات ئەوە بۆ خۆی تعرزێکە نەغزی حقوقێکە کە لە نظر ئیجتماعیەوە ئێمە لە جوانبی دیکەشدا ئێمە ئەو کاهش سنانە دەبینین مەسەلەن یەکێک لەوانە ئەوەی کە پێی بەنێوی کودەک هەمسەری مەشهور بووە کە سنی ئیزدواجیان هێناوەتە خوارێ سنی ئیزدواج لە تەواوی دنیا 18 ساڵە بۆ کچوو بۆ کوڕ ئەوەی کە لە عرفی بینەلملەلدا بەڕسمیت ناسراوە بەڵام لە قانونی ئەساسی و شەرعی ئیسلامی جمهوری ئیسلامیدا ئەو سنە کەم کراوەتەوە و عینی ئەوە ئێمە لە عرسەی کاریشدا مشاهدەی دەکەین دەیبینین کە لە ئەساسدا نەوجەوان منتیقەن دەبێت دەورەی تەحسیلی تەواوکە مەدرسەکەی تەواوکە ئەو دەمەکانە ئامادە بەکار لە بازاری کار ببێ جاو دەمەکانەگە بێکار بوو بچێت لە ڕێژەی ئاماری بێکارانەوە نەوەی کە دەسەدهی منداڵی و نەوجوانیدا وەکو بێکار حسابی کرد ئەوە لەلایەکی دیکەشەوە ئێمە دەگەڵ تەیفێکی وەسیع کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش دەگەڵ تەیفێکی وەسیع لە محەسلینی فارغ التەحسیل مواجهین کە هیچیان کاریان نییە و بۆ تەمینی ژیانی خۆیان دەست دەبن پەنا دەبن بۆ هەموو کارێک لە کاری خیابانی و دەستفرۆشیەوە بگرە هەتا کۆڵبەری و هەتا هەر کارێکی کە مخاترە ئامیز بێ جا بۆیە ئاماری قسەکەی منەوەیە کە ئاماری مەوجود قابلی احتماد نییە و دەسترسی بە ئاماری واقعی ئێستا مەسەلەن بۆ ئێمە کەمێک مشکلە بەدەلیلی وەزعیەتێکە حاکمە بەڵام ئێمە دەتوانین ڕنگدانەوەی ئیجتماعی ببینین کە سەتحی بێکاری تا چه ئەندازەیە ئەوەی کە معلوم بێ ئەوەیەکە لە 20% زیاترە لە 20% زۆر زیاترەوە خەڵکێکی یەکجار زۆر بێکار بەڵێ هاوڕێ بێروز باسی ئامارەکانتان کردووە وتان واقعی نییە ئەم ئامارانە باس لە چی دەکەن؟ تحلیلی ئامار بۆ خۆی ڕشتەیەکە ئەو ئامارانە زۆرشت بە ئێمە دڵن یعنی ئەگە بمان هەوێ واردی تحلیل و تەفسیری ئامار بین و ئەوەی ڕبط بدەینەوە بە سیستم بە حکوومەت بە دەوڵەتێکە ئێستا لە سەرکارە و ئامارهایەکی کە ئیراعی دەدا و معانیەک یا معناهایە کە ئەو ئامارانە بەخۆیەوە دەگرێ ئەو بخۆی ڕشتەیەکی کە قابلی زۆر مهمە زۆر قابلی بەحث ئەو ئامارانە چ بەمەوێ دەڵێن ئەو ئامارانە زۆر شت بە ئێمە دەڵێن لەلایەکیەوە بە ئێمە دەڵێن کە سیستمێک کە لە ئێراندا حاکمە کە بریتی بێ لە دەوڵەتی جمهوری ئیسلامی حکوومەتی جمهوری ئیسلامی ئەمن دێرەدا بینی دەوڵەت و حکوومەت بۆیە ئاوا باسی دەکەم کە دەوڵەت وەکو کابینەی وەزیران و قووەی مجریە کە قدرەتی ئیزرایی هەیە و حکوومەت بە معنای ئۆرگانها و قووەهای دیکەی کە وەسیحترەوە کولی سیستم لەبەردەگرێ باسییان دەکەم هەمووی ئەوانە بەرئەساسی بە بناغەیەکدا دامەزراون کە وەزعیەتی ئێستا جزوی لازمات و زەروریەتی ئەو سیستمەیە من بەوە ئیشار دەکەم کە لە ڕوانگەیشی سەرمایهداریەوە لە ڕوانگەی سەرمایهداریەوە وجودی بێکاری زەروریە وجودی بێکاری زەروریە بۆ ئەوە کە هەدفێکە ئەوان تاقیبی دەکەن کە بریتی بێ لە کەسبی سوود و قازانجی زیاتر تەمین بکردرێ و بۆ تەمینی ئەو کەسبی سوود و قازانجی زیاترە ئەوان ڕێژەی بە ڕێژەی خەڵکێکی لە احتیاجانەیەکە لە اختیارەندا بێ ئەگەر بۆ ئەوە کە بتوانن تەقابل بکەن دەگەڵ حەقخوازی زیاتر بتوانن جابجایی نیروی کار بکەن بۆیە احتیاجیان بە بێکاری احتیاجیان بە ئەوانەیە لە ڕوانگەی سەرمایهداریەوە ئەوە تێۆریەکانی تۆریش هەیە لەو ڕابطێدا کە دەڵێ وجودی بێکاری یەکێک لە زەروریاتی ئەو نظامێ تاوجگایە کە دەگرێتە سەر ئەوە بەحسێکی کولێ بەحسی مشەخەستەری ئێمە کە مەربوطیکردنەوە بە جامای ئێران ئێمە دەزانین لە دنیادا هەموو وڵاتێک سەرمایهدارێ بەڵام تاریخی هەموو وڵاتێکیش پێکەوە جیاوازیان هەیە دەگەڵ یەکتر مەسەلەن زۆرێک لە وڵاتانی ئوروپایی دەگەڵ زۆرێک لە وڵاتانی ئاسیایی و خاوەرمیانە یا ئەوانە ئەلارەخمی ئەوەی کە لە بناغەدا لە چوارچێوەی نظامی سەرمایهداریدا هەن بەڵام تەفاوەتەکان کە بریتیە لە مبارزاتی کرێکاران و زەحمەتکێشان لە وڵاتە مختلفانە باعث بەوە بوو کە لە زۆر وڵات بازە دەستاوردهایەک وجودی هەبێ و لە زۆر وڵاتی دیکە کە سەتح و تاریخ و سەتحی مبارزاتی کرێکاران و زەحمەتکێشان بەو دەرەجەی
نەگەیشتووە لە حاڵەتی مقایسەیدا ئێمە دەبینین کە ئەو حقوق و دەستاوەردانی کە لە وڵات بازە جێگایەک هەیە لەوێش نییە. ئێمە ئێران من ئێران لەوێدا جاسازی دەکەم. ئێران وڵاتێکە کە هەم لە ڕژیمی سەلتەنەتدا و هەم لە ڕژیمی جمهوری ئیسلامیدا هەمیشە حکوومەت‌های ئیستبداد و مستەبد و سەرکوبگەر و تەحمیل کنندەی بێحقوقی بە خەڵک حاکم بوون و تەبیعیە لە شرایەتێکی ئاوەدا کە حکوومەت یعنی ئەو ئامارە ئەوە بە ئێمە دەڵێن تاریخ ئەوە بە ئێمە دەڵێن حکوومەتێکی نامەسئول حکوومەتێکی سەرکوبگەر حکوومەتێکە وەزیفەی خۆی تەمینی شەهروەندانی جامعە خەڵکی وڵاتەکەی خۆی دانەناوە و ئەو خەڵکە ئەبزارێکن بۆ بە مەقسەد گەیاندنی ئەهدافێکە خودی حکوومەت و ڕەهبەرانی و حکوومەتە هەیە. ئەو ئامارە ئەوە بە ئێمە دەڵێن ئەو ئامارە ناتەوانی سیستمی موجود بۆ تەمینی کار و ژیانێکی باشتر بۆ کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش ئەوە بە ئێمە دەڵێن کە ناتەوانن هەم نایان هەوێ و هەم ناتەوانن. بەڵێ هاوڕێ بێروز پێتان وایە ڕژیمی کۆماری ئیسلامی مەبەستی لە دروستکردنی وەها ژیانێک بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش چییە؟ مەبەستی هێشتنەوەی شرایەتی موجودە مەبەستی ئەوەیە کە کرێکاران و زەحمەتکێشان ئەوە بازمەوە تەفسیرە ئەوەی کە من دێڵم تەفسیری ئەو وەزعیەتە واقعەیە کە ئێمە دەبینین تەفسیری بێکاریە تەفسیری تەعەڕوزاتێکە کە ئەوان کردویانەوە دەیکەن هەر ڕۆژە بە ژیان و کار و شرایەتی کرێکار و زەحمەتکێشەوە مەبەستیانەوەیە کە ئەو خەڵکی هەردە وەزعیەتەدا بمێنەوە. جمهوری ئیسلامی بۆ جمهوری ئیسلامی سعادت و بە قەولی معروف کە زۆر خەڵک باسی خۆشببختی دەکەن ڕێفاه ئەوانە دەتەزاد دەکەوێت و بۆ ئەوە کە حاکمیەتی خۆی بهێڵێتەوە حفزیکە ئیدامەی بدا بەشێکی ئەوەیە کە خەڵک چاو لە دەست بن خەڵک محتاج بن خەڵک بە نانی شێویش محتاج بن دەنا قابلە ئێمە ئەگە بمان هەوێت جامعی سەرمایه‌داری و حکوومەت‌های بورژوازی مەخازەکەینەوە دەی زۆر باشە لەو جەوامع کە تاریخێکی مبارزاتی دە وڵاتانەدا توانیوێنە بە بازە دەستاوەردە واقعێک بگەن دەگەڵ مەقایسەکەنەوە کە دەگەڵ حکوومەتێکی وەکو سەرکوبگەرێکە لە ئێراندا تاریخەن وجودی هەبووە خۆب تەبیعەیە کە دەکرێت دووڕووی کردی لێ ئیستنتاج کردرێت تاوجگای کە بە ئێران دەگرێتەوە ئەو سیاسەتانە سیاسەتی فەقیرکردن سیاسەتیی کام لە ناگاهانەیە و ئەو سیاسەتی فەقیرکردنش بە معنای ئەوە نییە کە جامعی ئێران وەکو جامعێکی فەقیرە یا حتا دەوڵەتێکی فەقیرە دەوڵەتێکی بێمەنبعە ئێران وڵاتێکی زۆر غەنیە زۆر دەوڵەمەندە مەخصوصەن لە لەحازی منابعی تەبیعیەوە منابعی زیرزەمینیەوە بەڵام مشکلی ئێران حکوومەتێکە کە دەسەڵاتی هەیە کە ئەو منابعە تەبیعیە سەروەتە سەرشارەی لەژێر ئیختیاری خۆی داناوە و بۆ خۆی مەصرفی دەکە بۆ جمهوری ئیسلامی پولی هەیە بۆ تەواوی نیروهای نیابەتی لە وڵاتانی مختلف بەڵام بۆ پوڵینێ بۆ کرێکارانی حوتەپە بۆ کرێکارانی کۆڵبەر بۆ کۆڵبەران دانەمەزرێن بۆ پولی هەیە بۆ ئەنوا و ئەقسامی تولیدی موشکها و تەسلیحاتی نظامی و دخالەتکردن لە وڵاتانی مختلف بۆ پوڵینێ بۆ کرێکار و زەحمەتکێش جاپەس دەرنەتیجە بەحث لەسەرەوە نییە کە سەروەت نییە سەروەت هەیە زۆریشە بەڵام ئەوان بۆ ڕاگررتنی حاکمیەتی بە قەولی خۆمان نگریسی خۆیان سەرکوبگرانی خۆیان احتیاجیان بۆی وەوە سیاستێکی کاملەن ئاگاهانەیە کە لە پێشیان گرتووە عەلەیهی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش ئاگاهانە جملەی ئاخری منەوە بوو کە ئەو سیاستە پێکهێنانی ئەو وەزعیەتەی کە جمهوری ئیسلامی پێکی هێناوە عەلەیهی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش کاملەن ئاگاهانەیە و کاملەن ئاگاهانە و سیاستە دادرێژن بۆی کە خۆی پێ تەحکیم کە تحکیمی جمهوری ئیسلامی لە شرایطێکدا کە ئازادیهای سیاسی هەبێ خەڵکێکی مرەفە وجودی هەبێ ئەو ڕژیمە دوو ڕۆژیش دەوام نایێنێ بەڵام بۆی کە دەوام بێنێ ئەو دێنێ ئەبزاری سەرکوب ئەبزاری فەقر ئەبزاری بێحقوقی بڵاو دەکاتەوە کە لەلایەکی دیکەشەوە تەواوی ئەو هێز و ئەو سەروەتێکەهەیەتی مەصرفی نیروهای نیابەتی مەصرفی سوپای پاسداران ئاخوندەکان بۆ مەجموعەیەک لەوان دەکا کە
ئەو وەزعیەتی موجود هەروە حفظ بکە و ڕای بگرێت. بەڵێ هاوڕێ بێروز پێتان وایە وەزی ئەوانەی کە کار دەکەن و لەسەر کارن چۆنە؟ ئایا ژیانیان بەڕێوە دەچێت؟ ئەو کەسانێک کە کار دەکەن، ئەو کەسانێک کە شاغڵن لە چوارچێوەی ئێراندا بەداخەوە ئەوانش وەزعیەتیشی زۆر قابلی تعریفیان نییە. ئێمە من مراجعە دەدەمەوە بە مبارزاتیەکی وەسیعی کرێکاری لە چوارچێوەی ئێراندا لە کوردستانەوە بگرە هەتاوەکوونێ کارخانەکان و شارەکانی جنوبی ئێران کە یەکێک لە خواستەکانیان ئیزافەکردنی حەقدەستە. دەی زۆر باشە لە جامعەیەکدا کە دەڵێ ئەوە خواستی کرێکاران لانی کەمی حەق دەست یا دەستمزد نابێت لە 10 میلیۆن کەمتر بێ، نابێت لە 12 میلیۆن کەمتر بێ، بۆ ئەوەی کە خانەوادەی کرێکاری زەحمەتکێشان بتوانن زندگیشی متەوەسطیان هەبێ، هەدیەقەل بە خۆرنەمیرێکیان هەبێ. ئەوە سەرحی تەوەڕۆمی ئێرانەوە دەڵێ، بەڵام لە عینی حاڵدا کرێکاران خۆخێک وەری دەگرن. چەندە من یادداشتم کردبوو لە جێگایەکی کە دەڵێ 2 میلیۆن و 600,554 تمەن، 2 میلیۆن و نیو. دێ ئەوان جاچاوی لەکە لەو هۆقەی ئاماری بەیانی دا ئەساسدا هەموو شتێک بە تمەن حیساب دەکردرێ و حقوقی حەدیەقەلش 2 میلیۆن و نیوە، بەڵام ئەوان دێنن بەریال دێڵێن بۆ ئەوەی کە ڕقەمەکە کەمێک گەورە نیشان بدا و بڵێ مەسەن بڵێ 26 میلیۆن و 55,925 ریالە. ئەو ریالە هەر ئەو 2 میلیۆن و نیوەیەدا ئەساسدا، بەڵام بۆی کە چهرەیەکی گەورەی پێبدا بڵێەوە ئەوە 26 میلیۆن ریال ئەوە وەردەگرن مانگانە. دەی دە شرایەتێکیشدا کە سەرحی تەوەڕوومەکان دەڵێن نابێت لە 10 میلیۆن کەمتر بێ حەقدەستی مانگانە بۆ ئەوەی کە کرێکار و زەحمەتکێش بتوانێت خەڵک بتوانێت زندگیشی متەوەستیان هەبێت، زندگیشی کەمێک باشیان یعنی متەوەسطی قابلی قبوڵیان هەبێت. دەی ئەتۆ بێنە ئەوانە مقایسەکەوە 12 میلیۆن لەکوێ 2 میلیۆن نیو لەکوێیە. خۆب تەبیعیە ئەو کەسێک کە شاغلیشە دەگەڵ ئەنوا و ئەقسامی مشکلاتی زندگی تەمینی زندگی مواجهە و ناتوانێت مهمترین نیازمەندیهای زندگی خۆی بەراورد بکە، مەخصوسن ئەو کەسانەی کە مەسکەنیان نییە، ئەو کەسانەی کە بێماڵن، ئەو کەسانەی کە ماڵ بەکرێ دەگرن و خودی کرایەی ماڵ بۆ خۆی بەشێکی یەکجار زۆر لە حەقدەستەکان بە خۆی و اختصاص دەدا سەر ڕایەوەی کە ئەو هەموو مەوادی غەزایی و نیازمەندیهای پایایی ژیان ڕۆژ بە ڕۆژ گرانتر دەبێەوە. لەلایەکی ئێمە دەگەڵ گرانیشی سەرساماوەر ئەفزایشی قیمەتەکان مواجهین، لەلایەکی دیکە لەگەڵ سابتبوونی حقوقهای کە زۆر لە خوارەوەی کرێکاران مواجهین. ئەو دوانە تەناسوبیان نییە پێکەوە. دەی وەختێکە بینی حقوقێکەوە ئینسان وەری دەگرێت و هەزینەیەکی کە زندگی هەیەی تەناسوبێکی معقول وجودی نەبێ، خۆب تەبیعیە فشاری زندگی چەندین بەرابەر دەبێت، فشاری زندگی چەندین بەرابەر دەبێت و لە ژیانی اقتصادیدا اقتصاد ژێربەنای ژیانە. ئەگەر خەڵک هەر تەک نەفەرێک لە سەرحی فەردیدا و لە سەرحی گروهیدا پایەئیترین نیازمەندەکانی ژیانیان تەمین نەبێ، ئەوە دەبێتە بناغەیەک بۆ بەوجود هێنانی ئەنوا و ئەقسامی مشکلاتی دیکەی دواتر. هاوڕێ بێروز ببورن کە دەمە ناو قسەکانتانە، بەڵام کاتی بەنامەکەمان بەرەو کۆتایی ڕوا ئەگەر ئەکرێ من دوایین پرسیارکەم بەڵام بە کورتی جوان بدەیتەوە. هاوڕێ بێروز لە بەرامبەر ئەم سیاسەتە کە دەیهەوێت چینی هەژار و بێدەرامەتی کۆمەلگا بکات بە قوربانی سیاسەتی دژە ئینسانیەکانی دەبێت چی بکرێت؟ وەڵا دەبێت چی بکردرێت؟ زۆر تەبیعیە ئەگە کەسێک لە من بپرسێ دەڵم زندگی ژیان یعنی مبارزە، ژیان یعنی خەبات، یعنی من ناتوانم ئەو ئیجازەی بە خۆم نادەم کە بەڵام دەبێ وا بکەن و دەبێ وا بکەن و دەبێ وا بکەنە، بەڵام منطق بە ئێمە دەڵێ و شرایط ئەو خوێندنەوەی بە ئێمە دەدا کە ئاڵ و گۆڕ پێکهێنان، یعنی ئەو زندگی ئەوڵەن ئەو زندگی غێری قابل تەحملە غێری قابل دیفاع، ئەوە یەک و دووە من بۆ ئاڵ و گۆڕ پێکهێنان لەو ژیانەدا بە سوورەتی ئینفرادی بە سوورەتی تەک کەسی هیچ کەس ناتوانێت هیچ کارێک بکە.
ئاڵوگۆڕەکان بە وەسیلەی جەمعێکی متشکلی وەسیع دەکردرێ. پس دەرنەتیجە ڕێگا حەل ئەوەیە کە مبارزە زیاتر بکردێ، خەڵک لە حەقی خۆی دیفاع بکە، خەڵک حەقیانە ئەگەر خوازیاری تامینی ژیانیان لەلایەن دەوڵەتی جمهوری ئیسلامیەوە بن، این جمهوری ئیسلامی فشاری بۆ بێنن بە ئەشکالی مختلف دەتوانێت لە تەزاوڕاتەوە بگرێت تا هەر شکلێکە خەڵک بۆ خۆی پێی مناسبە، کرێکاران و زەحمەتکێشان بۆ خۆیان پێیان مناسبە، داوا لەو دەوڵەتە بکەن بڵێن ئەو مەسئولی تەمینی نیازمەندیهای ژیانی ڕۆژمەڕەیانە و سەروەتیش هەیە، پۆلیش هەیە و کۆمەکردن بە نیروهای دیکە لە وڵاتانی دیکە خەتەحکە مەصرفی جامعی خۆیانیکە دەتوانێت پێرا بگەن. قسەی ئاخری منەوەیە، مبارزە تەشەکل، مبارزە تەشەکل دەتوانێت مەنبەعی قودرەت بێ و کرێکاران و زەحمەتکێشان بەهێزی دەستە جەمعی خۆیانەوە متشەکلی خۆیانەوە دەتوانن لەو ئیمکانە بەرخوردار بن کە ئاڵوگۆڕێکی مثبەت بە خازانجی خۆیان کرێکار و زەحمەتکێش لە پانای ئێراندا بەوجود بێنن. زۆر سپاس هاوڕێ بێروز، من پرسیارێکم نەماوە لە کۆتاییدا ئەگەر شتێک ماوە کە باستان نەکردووە بفەرمونون. لەخێر زۆر سپاست دەکەم، فقط دەتوانم تاکید بکەمەوە لەسەر ئەهمیەتی لە سەحنەدابوون دەخالەتگەری، ئەوەی کە ئاڵوگۆڕەکان خود بە خود بەوجود نایەن، ئەوەی کە ئاڵوگۆڕ کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێر لە چوارچێوەی ئێراندا، کوردستان و هەموو خارجی کوردستان منتیق دەڵێن نابێت چاوەڕوانی نە ئاسمان نە وڵاتێکی زلهێز نە وڵاتانی منتەقە بن، هیچ کەس بە فریای کرێکار و زەحمەتکێش نایە، فقط بۆ خۆیان دەتوان بە فریای خۆیانەوە بگەن و ئەوەش ئەوەمان پێ دەڵێ کە پەس دەرنەتیجە ئاگاهی و تەشەکل هاوپشتی لەگەڵ یەکتر و ئاگا لە یەکتر بوون دەسەحێکی وەسیعدا دۆستایەتی و ڕفاقەت و خوشکوبرایەتی لە بینی ملەلی مختلفدا کە بتوانن ڕەوابەتیان تحکیم بکەن کە بەشکم بە دەخالەتگەری و مبارزە ئەو ئەوزاعە بە نەفی خۆیان بگۆڕن. بەڵێ زۆر سپاس بۆیەوە هاوڕێ بێروزی ناسری ئەندامی کمیتی دەرەوەی وڵاتی حزبی کۆمۆنیستی ئێران کە لە بەرنامەی ئەمڕۆی لێکدانەوەی هەواڵ لەگەڵمان بوون. زۆر سپاس بۆیەوەش. سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ خۆشەویستان، سپاس بۆەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون، هەر شاد و سەرکەوتوو بن.